26 ساڵ بەر لە ئێستا و هاوکات لەگەڵ ڕاپەڕینی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستاندا بۆ یەکەم جار هێزەکانی پێشمەرگە بە پشتیوانی جەماوەری شارەکە شاری کەرکووک ئازاد کرا. ئازادکردنی شاری کەرکووک لە کاتێکدا بوو ڕژێمی بەعەس لە ناو شار دەستی کردبوو بە دەستگیرکردن و ڕەشبگیری گەنج و هاوڵاتیانی کورد، بەڵام وەرەی پۆڵاینی خەڵک و پێشمەرگە لەو کارانی ڕژێم زۆر بەهێزتر بوو، بۆیە لە ماوەیەکی کەم داتوانرا کەرکووک بۆ یەکەم جار لە مێژوودا لە دەستی دوژمن دەربهێنرێت و ئازاد بکرێ. ئێمە لە سنووری لەیلانەوە داخل بووین، شەڕێکی زۆر دروست بوو لەو سنوورەیە کە هاتی ناو شاری کەرکووک. بەو کاتە حزبی بەعەس کە زانیتی کە بەوەی زانی کەەوە هجوومێ زۆر کرا و خەڵک ڕاپەڕینێکی جەماوەری سەرتاسەر خەڵکەکە لەو دەسەڵاتە زاڵمەی کرد بەسەر ئەو خەڵکەیە خۆی سەپان بوو. تر زانیتی وەزعەکە وایە وردە وردە بەرگەی جەماوەری ناگرت کە شارەکانی تری کوردستان گرترا حکوومەت هەستی کرد بەڕاستی کە شاری کەرکووک لە خەتەرایە، بۆیە هەتا توانی هێزێکی بەقوەتی هێنا بۆ ئێرە ڕەشبگیریەکی هەرچی گەنج و لا و تەنیا پیریشی گرت بە هەزارەها گەنجی گرت. بەڵام ئەوە هاندەری زیاتر بوو بۆ خەڵکی شاری کەرکووک، ئەو خەڵکەی مابوو زیاتر بۆ ڕێخستن و بۆ ڕێخۆشکردن بۆ پێشمەرگە و بۆ هێزەکانی پێشمەرگە و بۆ لایەنەکان زیاتر گەرم و گوڕ بوون، بوونە ئاسانکاریەک و ڕێخۆشکەرێک بۆ ئەوەی پێشمەرگە بێت. ئەجا بۆیە بەڕاستی ڕۆڵی خەڵکی شاری کەرکووک بە تایبەتی گەنجەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو، بەرچاوڕوونیەکی تەواویاندا بە هێزی پێشمەرگە. سەرەڕای سەرکەوتنەکانی پێشمەرگە لە شارەکەدا وێڕای نەبوونی پشتیوانیەکی بەهێزی نێودەوڵەتی و چەک و پێداویستەکانی شار دوای چەند ڕۆژێکمانەوە لە شارەکەدا حکومەت هێرشی دەست پێ کردو. شارەکە کەوتەوە دەستی ڕژێمی بەعەس. چاودێرێکی سیاسیش دەڵێت بەعەس کەرکووکی بە سەرچاوی دامەزراندنی دەوڵەتی کوردی دەزانی، بۆیە بەرگری تەواوی لێکرد. دیارە کەرکووک ئامانجێکی گەورەی ئیستراتیجیە کە بەشێکی گەورەی ئاسایشی نەتەوەی کورد خۆی لە کەرکووک بینێتەوە. دەوڵەتی عێراق کەرکووکی بە سەرچاوی دروستبوونی دەوڵەتی کوردی لە قەڵەمەدا وەک لە بەڵگەنامە و نووسراوەکانی پاشماوەی حکومەت دەستمان کەوت و بەجێ مابوو. بۆیە لە ڕاپەڕینی 91 لایەنە کوردستانەکان تەواوی هەوڵ و توانەکانی خۆیان خستەگەر بۆی کە بیسەلمێنن کەرکووک شارێکی کوردستانیە. ڕاپەڕینی کەرکووک سەرکەوتنی ئیرادەی خەڵک بوو بە سەر زوڵم و ستەمی بەعسیەکاندا. لە سەرجەم قۆناغەکانی خەباتی کورد دژی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق گەورەترین خاڵی ناکۆکی شاری کەرکووک بووە. لەبەر ئەوەی سەرکردایەتی سیاسی کورد هەمیشە پێداگریان لەوە کردووە کەرکووک بەشێکی دانەبڕاوە لە هەرێمی کوردستان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.